ڕاگەاندنی بەڕێوەچوونی پلەنۆمی یەکەمی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران هەڵبژێردراوی کۆنگرەی سیانزدەهەم. بەم جۆرە ئاگادارتان دەکەینەوە کە پلەنۆمی یەکەمی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران هەڵبژێردراوی کۆنگرەی سیانزدەهەمی حیزب ڕۆژی شەممە 23 نوامبری 2024 بەرابەر بە 3 سەرماوەزی 1403 بەڕێوەچوو. ئەم پلەنۆمە بە بەشداری ئەندامانی کومیتەی ناوەندی حیزب هاوڕێیان فەرەیدون نازری، حەبیب سادقی، کاوا ئەلیاسی، شاین خەلیلی، هیوا ئەمانی، پەروانە بۆکە، ئیبراهیم عەلیزادە، کەریم ئەمانی، سروە ناسری، فەرشید غەفارنژات، گوڵناز گوڵمحەممەدی، فواد سوڵتانی، ئەسعەد ڕۆستەمی، کامران دەباغیان، شەهرام ئەمانەتی، ئەندامانی سەرەکی و هەروەها هاوڕێیان مین و درەخشان، ئەسرین ڕەحیمی و بەیان زەندی ئەندامانی جێگرەوەی کومیتەی ناوەندی بەڕێوەچوو. هەروەها لەم پلەنۆمەدا ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامانی کومیتەی دەرەوەی وڵاتی حیزبیش وەک چاودێر بەشدار بوون. بەرنامەی کاری پلەنۆم بریتی بوون لە راپۆرتی سیاسی و تەشکیلاتی بە پلەنۆم، تاوتوێکردنی قرار و بڕیارنامەکان و دابەشکردنی ئەرک و کارە ناوخۆییەکانی کومیتەی ناوەندی حیزب. پلەنۆمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار و خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم دەستی پێکرد و لە درێژەدا بێڕای جەختکردنەوەی سەر لەنوێ لەسەر هەڵسەنگاندنی سیاسی کۆنگرەی سیانزدەهەمی حیزب سەبارەت بە بارودۆخی ئێستای جیهان و ئێران، دوایین پێشهاتەکانی دوای بەڕێوەچوونی کۆنگرەشی تاوتوێ کرد کە کۆدەنگی گشتی لەسەر ئەم بابەتە دەستەبەر بوو. لە پلەنۆمەکەدا هەروەها جەخت لەسەر زەرورەتی لێک نزیکبوونەوەی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لەو بارودۆخە هەستیارەی ئێستادا کرایەوە و بە مەبەستی بەرەو پێشبردننی ئەو پرسە هەیئەتێکی لە هاوڕێیانی کومیتەی ناوەندی حیزب دیاری کرد. وردەکاری ئەو پرسە سیاسیانەی کە لە پلەنۆمدا کەوتنە بەرباز دواتر لە چوارچێوەی وتوێژ و بابەتی سیاسیدا لە ڕێگەی ڕاگەاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانی حیزبەوە بە ئاگاداری ڕایگشتی دەگات. لە بەرنامەی کاری تایبەت بە دابەشکردنی ئەرک و کارە ناوخۆییەکانی کومیتەی ناوەندی، ئۆرگانەکانی کار و چالاکی حیزبی، کومیتەی تەشکیلاتی شارەکان، کومیتەی پەیوەندیە نێونەتەوەییەکان، دەبیرخانەی حیزب، دەستەی سەرنووسەری گۆڤار و چاپەمەنی حیزب و هیتر دیاریکران. پلەنۆم هەروەها هاوڕێیان ئەسعەد ڕۆستەمی، سروە ناسری، فەرەیدون نازری، ئیبراهیم عەلیزادە و فەرشید غەفارنژادی وەک ئەندامی هەیئەتی ئیجرایی حیزب بە مەبەستی ئاراستەکردنی سەرجەم ئەرک و کارەکانی حیزب لە نێوان دوو پلەنۆمدا هەڵبژارد. کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران 4 سەرماوەزی 1403 بەرابەر لەگەڵ 24 نۆڤەمبری 2024.